عمباری 10 ملیار متر مکعب ئاومان هەیە 10 ملیار شتێکی کەم ئەومان هەیە کە بتوانین ئەوەش ئەوێکی کەم نییە ئەوێکی چاکە ئێتر لەو 15 بەنداوی کە هەمانە و زیاتر لە 100 پۆندیشمان هەیە پۆند کاسێڵکی گچکە کە لە لامچە جێرجیەکانی هەرێمی کوردستانە دوانێ لە کاتی حکوومەتی مەلەکیە بەنداوی دۆکەم دەربەندی خان لە نێت کۆتایی پەنجاکانە تاوە لە سەرەتای شەستەکانە افتتاح کرایە یەک بەنداو لە کاتی حکوومەتی عێراقی بەنداوی دووهۆکە دروستکرایەوەی کە هەر لە کاتدەبەر فەیەزانات و شتیوا دروستکرا بەڵام دوایە لەو دوایە کە گۆڕایە لە بۆەوەی کە بتوانین مەشارێعی ڕایی لەسەر بکرێ کارەبای لێ بەرهەمهێنرێ مەشروعی ئاوی لە شارەکان و شارۆچکەکان ڕابکێشرێ ئێمە ئەو پرۆژانی بەنداوەکانمان هەموو لەبەر ئەو قەیرانە دارایە پەچی وەستاوە چاوەڕێین ئەو قەیرانە بەسەر بچیا بدەین حکوومەت ئاریەتیشتر وەکو دیکە بتوانین ئەو بەنداوانە تەواو بکەین بەنداوی تازە چونکە لە کێشەی ئاو لە هەموو دنیا لەسەری هەڵداوە دەمانێت بۆ بتوانین ئاوی پێویستی خۆمان دابین بکەین بتوانین چ بۆ خواردنەوە چ بۆ کشت و کاڵ ئاوی پێویست دابین بکرێت ئێمە بەردەوام خەریکی ئەو بابەتەینە و ئەوەشی کاریشی بۆ دەکەین تەقریبەنیش تەفاهمی حکوومەت هەیە لەو بابەتەوە